بینەران بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران خۆشەویستان وەجارێکتیش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆبەیەک دەگەینەوە هیواداری ئەڵقەیەم جارە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان ئەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ ترس چەند جۆرە بۆ هەندێک کەس لە ڕێگەی دروستکردنی خەو و خەیاڵ و وەهمێکەوە لە ناو مێشکی خۆیان ژیانی خۆیەکا بە دۆزەخ پەیوەندی کۆمەڵایەتیەکان تێگەچێ لە کار و کردداری ڕۆژانەیە دواکەوێ لەگەڵ ئەوەی سێ حاڵەتیشمان هەیە کە هەر لەم هەفتەیە پەیوەندیان کردووە کێشە و گیرروگرفتیان هەبووە سەرڕای ئەوەی هەتاوەکو ئێستا ژیانیان وەکو دۆزەخی لێ هاتووە باسی ئەوانە ژەکەین بزانن لەوانەیە بەلای زۆر بمانەوە ئەوە شتێکی زۆر سادە و ساکار بێ هەندێک لە ئێوەی بەڕێز بڵێن جا ئەوە هێنێ ئەو کەسە ژیانی خۆی بکا بە دۆزەخ بێگومان ڕاستە لەوانەیە تۆیە من بە شتێکی ئاسایی دابنین بەڵام لە دڵ و دەروون و مێشکی ئەوە شتێکی زۆر گەورەیە زۆر ترسناکە زۆر گەورەی کردووە وە کێشەی زۆریشی بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵی دروست کردووە. بەڕێزان ترس دیاردەیەکی سروشتی دەرونیە لای هەموو کەسێک هەیە وە بوونی بە ڕێژەیەکی گونجاو زۆر پێویستە. ئەو کەسانەی ئەگەر بیرکۆڵ بن یا ئەو کەسانەی کە لەلایەنی دەرونیەوە تەواو نین ئەگەرەوانە نەترسن بەڵکو هەموو مرۆڤێکی ئاسایی دەبێت بترسێت بەڵام ئەم ترسیان پێیان ئەڵێن ترسی سروشتی ترسێکی طەبیعی هەمومان نەبێت لە مار بترسین لە ئاگر بترسین لە ئاو بترسین لە تەیارە و لە دەباب و لەم شتانەی کە مەترسیدارە بۆ ژیانی هەمومان دەبێت هەمومان لێ بترسین بەڵام ئەگەر مرۆڤێ لە شوێنێکی تاریک یا شوێنێکی قەرەباڵغ یا بەسەر قادرمەیە یا بەسەر با بڵێن لە ناو مەسعەدێکە یا لە شوێنێکی تەسکە یا لە شوێنێکی بەرفراوانە نەتوانێ بڕوایە نەتوانێ سەرکەوێ هەموو گیانی بکەوێتە لەرزین ئەمە ترسێکی سروشتی نییە ترسێکی نەخۆشیە. ئەوە ئێمە لە داهاتووە حەڵقەیەکی تایبەتی بۆ تەرخانەکەین کە پێڵێن فۆبیا واتە تۆقین واتە نەخۆشیەکە گرفتێکی دەرونیە کە ئەوانە ئەگەڕێتەوانێ بۆ کارەساتیە نەهامەتیە لێشێ لە قۆناغەکان بە تایبەتی مناڵی تووشی بووە بەڵام بیری چۆتەوە لە بواری هەستی شعوری چۆتە نەستی لا شعوریەوە بەڵام ئێستا هەر ڕەمزێ هەر هێمایە هەر شتێک ببینێ هەموو ئەو کارەسات و نەهامەتیانی کە کاتی خۆی بەسەری هاتووە ئەیهێنێتەوە بواری دەرونی هەمان حاڵەت و با بڵێن باری دەرونی بۆ دروستەکە کە کاتی خۆی تووشی بووە. بەڵام ئەوەی ئێمە قسەی لەسەر دەکەین ئەو ترسەیە کە زۆر بەمان زۆر جار لە ژیانی واقعیە لە شتێکی سادە و ساکارەوە زۆر گەورەی ئەەکەین وەکو زۆر جارەڵێن لە دەنکەنۆکیە کفتەیە دروستەکەن گەورەیەکە کەواتە لێرەدا واز لەوە بێنین ترسی سروشتی هەیە و ترسی نەخۆشی هەیە وەکو فۆبیا ئەوە بۆ کاتێکی تر بەڵام ئەوەی لێرەدا مەبەستمانە ترسێک کە واقعی لە ژیانە هەبێ لەگەڵ ترسێکی ترە کە لە ناو مێشکا خۆمان دروستمان کردووە. بێگومان ئەوەی لە ناو مێشکا خۆمان دروستەکەین ژیانی مرۆڤەکە بە دۆزەخ ئەگەر بە زووترین کات لی دەرباز نەبێت. بەڕێزان لێیشە لە شارەکانی کوردستان لەم هەفتەیە بەڕێزێک وتی ماوەی ساڵێکە ژیانم لێ بۆ بە دۆزەخ هەرچی خۆشی بێ لە ژیانمە نەماوە پەیوەندی تەنانەت لەگەڵ هاوسەرەکەشم تێک چووە مناڵەکانم بەدەستمەوە گیرۆ دەبوون وازم لە ئیش و کار و کاسبی هێناوە خۆم لە ماڵەوە سجن کردووە دکتۆر نەماوە نەچم بۆ لای هەمویان پێمەڵێن ئەمە واهیمەیە دروستی کردووە بۆ لای چەند شێخ و مەلا نردویان و پێمەڵێن جنۆکە و هەیە نوشتیان بۆ کردوم نازانم بە کێ بڕوا بکەم حاڵەتەکەی چۆن بێ بەڕێزان لە چێوە تووشی بوو بێ. ئەم بەڕێزە پێش ساڵێک تەبەن پیاوە ژن و ماڵی هەیە پێش ساڵێک دانی یەشاوە چوە بۆ لای دکتۆر ئەشیعەی بۆ دانی بۆ بگرێ وتی کاتێک کە ئەشیعەکەی بۆ گرتم پێی وتم ڕەنگی زەر بوو دکتۆرەکە وتی شتێکی غەریب لە ناو دەمتا هەیە. جاری دووەم وتێ بێ ئەشیعە بۆ بگرمەوە جاری دووەمیش ئەشیعەی بۆ گرتم هەمان شت وتی وەڵڵی هەر شتێکی غەریب لە ناو دەمتا زۆر سەیرە وتی بەیانیە بێ بۆ خەستەخانە لەگەڵ مامۆستاکانم و با بڵێن ئەو کەسانی چەند پسپۆڕێک قساییەک لەوێ لە خەستەخانە جیهازی ترمان هەیە لەوێ با بزانین ئەم شتە غەریبە چییە. وتی ئەو شەوە هەتا بەیانی خەو لە چاوم نەکەوتووە لە ترسە هەر تەپوتلم بووە وتومە دیارە تووشی سەرەتان بوو تووشی ئەوە بووم ئەوەم لێ هاتووە ئەوەم لێ هاتووە دیارە خۆشی ئەم جۆرە کەسانە بەڕێزان کەسێتیەکەیان دەو جۆرەیە کە نازج پێگەیشتو نییە
بێگومان وەکو قسەی کردو لەگەڵی قسەمان کرد بە نازداری بەخێو کراوە خۆشی زۆر بە قسەی خەڵک زوو بڕواکە مناقەشەی قسەکان ناکە بە دوای سەرچاوەکەیان ناگەڕێ بەراوردی ناکە بەو معلومات و زانیاریانەی کە هەیە ئەم جۆرە کەسانە زوو تەسلیمە بن زوو هەرەسەیەنن بۆ بەیانیەکێ وەلای دکتۆر ئەشیعەیەکی تری بۆگرن دوای لەگەڵ دکتۆرەکانی درا وتی دەستیان کرد بە پێکەنی وتیان وڵا سەیرە وتی ئەوە لە چەناگە و شەوی لەو لێرەوە ئێسقانێکی هەر خۆی تەبیعی هەندێک کەس هەیە ئێسقانێکی زیاتر دەرچووە شتەکە زۆر زۆر تەبیعیە وتی ئەوان دڵیان نامەوە بەڵام وتی من لێم بوو بەگرەیەکی دەرونی هەتا ئەم ڕۆژەش 1 ساڵە منە ترسم ئێستا هاتوۆتە سەر دڵم بەردەوام تەپەتەپەکە تەنگە نەفەسە بم شەوخەوم لێ ناکەوێ هەتا دوای چوە بۆ لای سێ چوار دکتۆری باتنی دکتۆری دڵ هەمویان دڵنیایان کردوتەوانێت کە هیچی نییە بەڵام ئەو هەر بەو نەخۆشیەوە بەو دەردەیە بۆ حاڵەتەوە دوای ئەوەی ئەم بەڕێزە حاڵەتی دووەم هەمان شتی شەر کێشەکە هەردانە بزانە بەڕێزان چۆن شتێکی ئاسایی لە دوایە ڕوونیەکەینەوە کە قسەمان بۆ کردو لەگەڵ یا دانیشت و کۆمەڵێک زانیاری درایە تا قەناعەتی لا دروست بوو طبعا هەتا ئەو قەناعەتە دروست نەبێ هەتا ئەو شتە پوچەڵە لەناو ئەم مێشکە دەرنەچێ ئەو کەسە بەدەست ئەو دەردەوە ئەناڵێنێ حاڵەتی دووەم هەر لەم هەفتەیە یەکی تر 10 ساڵە بەو دەردەوە ئەناڵێنێ بەڵام 2-3 ساڵ لە کۆڵی بۆتەوە دوایی هاتوۆتەوە 2-3 ساڵتر لە کۆڵی بۆتەوە ترسەکە هاتوۆتەوە کاتی خۆی لەگەڵ دراوسەیەکیانە لەگەڵ خزمێکیانە دەنگی بۆ شەڕێکی بۆ کزێکیان بەدەمیایەوە 2 دانی ئێری خوارەوەی شکاوە وتی 3 دانە مانگ دوای ئەو 2 دانم شکان نەهاتوومەتە دەرەوە وتومە بچم ڕوبەڕووی خەڵک چۆن بڵێم چی چۆن جوابی و خەڵکە بەمەوانێ من تەواو ژیانم یعنی 2 دانەگەر بشکێ هیوا هەیە هەرسی 2 دانی شێشکە و تاقمەکە و شتەکەش ئاساییە بەلا بەڵام ئەم 2 دانەی کردۆ بە گرێکی دەرونی ترسێکی زۆری لا دروست بووە هەتا ئێستاش دانەکانیشی دروست کردوێتەوە لەوانەیە لە دانی من و تۆ زۆر جوانترە بەڵام هەتا ئێستاش ئەڵێن ڕوبەڕووی خەڵک ناتوانم ببمەوە ژیانم لێ تاڵ بۆ لە شوێنێکا دانیشم فکرمە ڕوە هەر خەیاڵم لای دەم و چاومە هەر دەم و دانمە ئەڵم خەڵک چیم پێڵن لە ناو مێشی خوا ئەم جۆرە مرۆڤانە بەڕێزات لەوانەیە ئەمە زیاتر پەیوەندیشی هەبێ بە باری دەرونی و لایەنە کۆمەڵایەتیەکەشەوە گوایە لە خەیاڵی خۆیە وەی زانیوە من و تۆ ناشی ناسین بێتە بازاڕەوە کە سەیری بکەین ئەگە 2 دانی کەل بێ کە چاکیشی کردوێتەوە یەکسەر ئێمە وەکووە لە حادیسەکە یابین پێی ئەڵێن تۆ کەسێکی ترسنۆکی کابرا تۆ غیرەتت نەبووە تۆڵی خۆ نەکردوێتەوە کابرا دەمودانیشکانی وە ئەمەی لە خۆی کردو بە گرێکی دەرونی وەکووە چۆن مناڵی لەسکی دایشایەت تێگەر باوشی بکوژێ هەتایە دوایی گەورەش بێڵە نەگەر پیاوی تا تۆڵی باوکە دەکردەوە ناچار پیاوی پێکوژن تا بچێتە سجنەوە بەوەی لە ئازاری ویژدان و لە ترسی ئەو خەڵکە ڕزگاری بێ قسەی خەڵکی ئەمەندە بە هەند وەڵگرتووە هەموو ئەو ژیانەی چوار دەوری وای لە خۆی کردووە کە ژیانی لە خۆی کردو بە دۆزەخ بەڕزان دوایەوەی لە هەردووچان دانیشین و قسەیەکی زۆریان لەگەڵا کرا تێمانگاوتی باش ئەم تەپە چییە ئەم دڵم بۆ خێرایە ئەگەر نەخۆش نیم تەبەن بەداخەوە هەندێک کەسی شەن یعنی ژیانی ئەو خەڵکەیان کردووە بە دۆزەخ ئەمەنگە قسە و قسەڵۆکەکەن بچۆ بۆ لای فڵان کەس بچۆ بۆ لای ئەوە بچۆ بۆ لای ئەوە لەوانەیە ئەوە بێ لەوانەیە ئەوە بێ نادوانن بۆ لای هەندێک کەس یعنی بەڕاستی ئەمانە ئەم جۆرە کەسانش من ناڵێم ئەمە نە پیاوی چاکە نە موسڵمانە ئەمانە با بڵێن چی وەکو زەرو خوێنی خەڵکە مژن پارێکی زۆریان لێ وەرگتون تەنانەت دوای حاڵەتی مناڵێکی شێ لەوێ باسیەکەن کە توش لە ڕێگەی بینینی فیلمی تەلەڤیزۆن و ئەم ئەتاری ئەوانە و تووشی ترس بۆ شەو خەبەرێ بێتەوانێ و تووشی کابوسە بێ حاڵەتێکە ئەمەشیان لێ کردو بە جنۆکە و بە حاڵەت و پارێکی زۆریان لێ سەنگون دوای وتمان تەڕەن مشکلەکەی چیە بەڕێزان ینی بەرامبەر ئێستا من دڵنیام هەزارها حاڵەتی تر لەم کوردستانە هەیە کە هەمان حاڵەتی هەیە بۆ یەکردمان بابەتێک کە شتێکی ئاساییە گەورەی کردو و ئێمە مشکلەکەمان چێ بەڕێزان هەردوو ئەم حاڵەتانە بەڕێزان ئەڵێن چی وەڵا ئێمە شێتە بین هەردووکیان نایگووە ترسین شێت ببین بکەینە سەر جادە ماڵ و مناڵمان چی لەبێ کە لەگەڵم بەڕێزانە و بە هەموو ئەو بەڕێزانێکی ژەو حاڵەتان هەیە قوربانجان شێتی ئەمە نییە ئەوەندە ئاسان نییە تۆ خەفەت خۆیت و پترسی تووشی شێتی بی شێتی ئەمە ئەو شێ هەر بەکار ناهێنین بەڵکو زاراوەیەکی زانستی هەیە پیان دەڵێن نەوانەی تووشی نەخۆشی عەقلی بوون چی زۆفرینیا و کۆمەڵێ حاڵەتەیە کە ئەمانە وەکو بڵێ ناحی عەقلیان لەدەستێن بەڵام ئەوانەی کە حاڵەتی نەفسیە و باری دەرونیە و یا نەخۆشی دەرونیە عەقلی لە من و تۆ ساخترە لەوانەیە مامۆسایەکی زانکۆیە سیاسەتمەدارێکە بەڵام لەلایەنی دەرونی و ئەم کێشانەی هێشتەکانی گەورە کردووە بڕای بەخۆی نەخواستن لەلای ئەو کەسانی بە نازداری بەخێوەکرێن ئەوانەی کە شخصیەتێکی هیستیریان هەیە ئەوانەی کە سێتێکی دڵەڕاوچیان هەیە ئەمانە خۆش باوەڕن
هەر کەسێ قسەیشیان بۆ بکە یەکسەر بڕواکەن و لە ناو مێشکیانە کاری پێەکەن. طبعا مێشک بەڕێزان ئێمە زۆر جاروتومانە وەکو کۆمپیوتەر وایە چۆن پرۆگرام سازی بکەیت، چۆن بەرنامەی تیا دابنی ئاوا ئیشەکەت کە بەرنامەیەکی غەڵەتی تیادانا دەرئەنجامەکەی لە ڕەفتار و لە هەڵسوکەوت و لە قسەکردنا دەرەکەوێت. ئەمانە مێشی خۆیان وا بەرمەجە کرد و کەشێتە بن. مادام ئەو دکتۆرە بەداخەوە لێرەشا گلەی لە دکتۆرەکانی شێ ئەو بەڕێزەی کە لە شارێکی دەروی کوردستان کە پەیوەندی کرد وتی من دکتۆرەکە پێی وتوم با بە تۆ هیچ نییە، ئەوە ئەشیعەمان بۆ گرتووی، ئەوە سۆنەرمان بۆ گرتووی، ئەوە نازانم نازوورە، ئەوە چێت و هیچ نییە، دڵە هیچی نییە، بەڵکو کردوتە بەواهیمە مشکلەی نەفسی هەیە. ئەم قسەی ئەم دکتۆرە وای زانیوە مشکلەی نەفسی شێتیە بۆیە ژیانی لێ بۆ بە دۆزەخ. کەواتە لێرەدا بەڕێزان کاتێک کە ئێمە شتێکی بچکۆلە گەورە ئەکەین لە ناو مێشی خۆمانە ئیتر کاریگەری لەسەر ڕەفتار و هەڵسوکەوتمانە بێ. یعنی ئەگەر بێت و لە ژێر سەرینی مناڵێکە حەبلێک دابنێ پارچەیە سۆندە دابنێ بەڵام ئەم مناڵە وا تێبگامە عفریتە ئەژدیهایە وەکو وایە ئەژدیهای حەقیقی لە ژێر سەریا بێت چۆن ئەژدیهایەکی حەقیقی ڕاستی لە ژێر سەرە بێ چۆن نەترسی چۆن جیهازی با بڵێن ئەو کۆ ئەندامی لا ئیرادیە و با بڵێن خۆنەویستەی هەمانە فریامانەکەوێ ئەوەی بە خەیاڵیش بە هەمان شتە. ئەو دوو بەڕێزە ڕاستە دڵیان تەپەتەپەکە قورگیان وشکە بێ لێویان وشکە بێ ئازاری لێرانە دروستە بێ هەناسەیانیان خێرا بێ خەویان لێزڕێ ئیشتیهای خواردنیان نامێنێ هەموو ئەمانە بەڕێزانی من زۆر جار باسمان کردووە هەمووی نیشانەیە هەمووی دەرئەنجامی ئەو ترسە خەیاڵیەیە کە خۆی لە ناو مێشکی خوا دروستی کردووە. چونکە ئێمە بەڕێزان دوو جیهازمان هەیە لە ناو مێشکمانە، یەکیشیان ئیرادیە یعنی لە ژێر کۆنتڕۆڵی من و تۆ هەیە. ئێستا هیچ بە پێ دەڵێت دەست بەرزکەرەوە ڕووکە بەولا سەیری ئەوێکە چی ناو چییە خەڵکی شوێی ئەمە توانی جواب بینەوە چاو بنوقێنە هەتا دوایی ئەمانە بە ویست و ئیرادەی من و تۆیە لەبەرەوەی لە ژێر کۆنتڕۆڵی خۆمانە. بەڵام چێ لە ئێمە ئێستا من بە جەنابە بڵێم ئادەی لێدانی دڵ زیا و کەمکە ئەمە ناتوانانی تۆ بیکەی. بە مەعیدە و بڵێ با خواردن هەزم نەکە ئەمە ناتوانانی بیکەی. ئادەی بەو غودەی سەر و گورچیلە بڵێ با هۆرمۆنی ئەدرینالین بڕێژێ ناتوانانی بیکەی. ئادەی بە لیکە گلان بڵێ لیک نەڕژێ ناتوانانی بیکەی. ئەمانە لە ژێر کۆنتڕۆڵی من و تۆیانین، لە ژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی بەشێکن لە کۆئەندامی دەمار جیهازی عەسەبی پێڵەن جیهازی عەسەبی لا ئیرادی واتە کۆئەندامی دەماری خۆنەویست. ئەویش دوو بەشە، بەشێکیان ئەمان خاتە حاڵەتی وروژان و حاڵەتی هەڵچوونەوە. یعنی ئەگەر شتێکی ترسناگە بینین یەکسەر فریای خۆمانەکەوین ڕائەکەین تەبەن لە حاڵەتی ترسە هەرچی خوێن هەیە هەرچی تواناکان هەیە ئەڕوا بۆ دەست و بۆ قاچ بۆ مێشک لە مەعیدە و لە دەموچاو ئەکشێتەوە بۆیە دەموچاو زەر دەبێت بۆ ئەوەی بەدەستە یا دیفاع لە خۆ بکەی یان ڕاکەی لە حاڵەتی تووڕەبوونا دەست زیاتر بۆ ئەوەی دیفاع لە خۆ بکەی پارێزگای لە خۆ بکەی کە ئاژەڵێکی ترسناک ئەوەی قاچێکمانەکەین بە چوار بە شوێنی وایە خۆمان هەڵێ. ئەم حاڵەتە ئەم هێز و گوڕ و تینە ناسروشتیە لە ڕێگەی ئەو جیهازەوەیە کە پیاڵێن سەم پساوی. ئەمان خاتە بەڕێزان حاڵەتی تەواری. ئەمە بۆ حاڵەتی خوا بۆ ئێمەی دروست کردووە لە ناو لەشمانە هەیە کە لێمان بقەومێ بەڵام ئەم برادەرانە خۆیان لێ قەومانەکەیان دروست کردووە لە ناو مێشکیانە حاڵەتەکەیان دروست کردووە شێتە بن تووشی نەخۆشی دڵە بن ئەمرن هەموو ئەمانە بەبێ ئەوەی شتێکی واقعی هەبێ لە ناو مێشی خوا دروستی کردووە. کەواتە مێشک خۆ ئەمە عەقڵی نییە وەکو کۆمپیوتەرێ وایە تۆ بەرمەجە و کردووە تێو گەیانوە کە تۆ نەخۆشی دڵە هەیە کە تۆ ئەو حاڵەتەوە هەیە کەواتە ئەو جیهازە یەکسەر وەریەگرێ. یعنی جەنابە ئێستا بەس بڵێ ئەوە گورگە قەناعەتەکە لە ناو مێشتا دروست بێگە هیچیشی لێ نەبێ لەو کاتیا مێشک یەکسەر هاوارەکە هەموو گیانت ئەکەوێتە وروژاندن و هەڵچوون بۆ ئەوی فریاوکەوێت نیشانەکانیشێ لێدانی دڵزیا بێ. ئێمە باسمان کردو زۆر جا بەس دیارە و بە ڕێزانە گویان لێ نەبووە بۆ ئەوەی خوێن بۆ هەموو لەش بڕوە ئۆکسجینی بۆ بڕوا دۆمۆکسیدی کاربۆن بێنێتەوە هەناسەدان خێرا ئەبێ بۆ ئەوەی دۆمۆکسیدی کاربۆن فڕێ باتە دەرەوە ئۆکسجین بێنێتە ناوە. گەدە مەعیدە وەستەیە لەبەرەوە خواردنە هەتا هەزمە بێ و هەتا وەکو خەباتە لە ناو مەعیدەیە ئەیهێنێ و ئەچێتە ڕیخۆڵە باریکە و ئەی مژێ و ئەڕوا بۆ خانەکان و ئەسووتێ کابرا کۆتایی هاتووە. بۆیە مەعیدە وەستێ و یەکسەر ئەو شەکرەی کە خەزم کراوە عەمبار کراوە لە ناو